خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پێشبینیەکانی کەشوهەوا. ئێمە لە وەرزی زستاندا زۆر بە تامەزرۆییەوە سەیری پێشبینیەکانی کەشوهەوا دەکەین و ئێمەش وەکو بەرنامەی پەیامی ڕۆژ هەموو ڕۆژێ پێشبینیەکانی کەشوهەوا لە تاوی شار و شارۆچکەکانی کوردستان دەخەینە پێشچاوی. ئەوەی عەزیز خۆشەویست، بەڵام لەوە چێ خەڵکێک پێی خۆش بێ زیاتر بزانێت کە ڕێژەی بارانبارین چەندە و سەرما تاکەی بەردەوامە بێ و ئایا ڕێژەی بەفربارین دەکرێت بەردەوامی هەبێ یانە کۆمەڵێ پێشبینی دیکەن کە ئێمە پێمان خۆشە تەواوی لە هەرێمی کوردستان بە تایبەت کە زستانەکەمان زستانێکی تەڕ و باباران بێ. میوانداری زۆر بەڕێز ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەژناسی سلێمانیمان کردو. کاک ئاسۆیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ بەڕێزتان، زۆر سپاس بۆ بینەرانی کەناڵی پەیام. زۆر بەخێر بێ. پێشبینیەکانی کەشوهەوا چیمان پێ دەڵێن؟ ئەم ساڵوە وە کۆلە گەشتیانتە ناوەڕاستی چلە و تا ئێستاش نازانم خەڵکێک لەوە چێ بڵێ باران کەم باری و هێشتا بەفر بە شێوەیەکی وا ئێجگار وەکو ساڵانی ڕابردوو نەباریەوە. پێمان خۆشە لە زاری تۆ بزانین پێشبینیەکانی کەشوهەوا چیمان پێ دەڵێن و تا چەند مای دڵخۆشی بوون. بەڵێ، سەبارەت بە ڕەوشی کەشوهەوای هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بە تایبەتی وەک ئاگادارن لە هەفتەی ڕابردووانێ شەپۆلێکی باران و بەفربارین بەهۆی کاریگەری ئەو نزمە پاڵەپەچووی کە لەسەر ناوچەکانمان بوو بە بڕی جاجا زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانیشی گرتەوانێ و بەهۆیەوانێ ئەوە بوو کە لە زۆرێک لە ناوچە بە تایبەتی ناوچە شاخاوەکان و ئەو ناوچانەی کە ناوچە شارۆچکەکانی دەوروبەری ناوچە شاخاوەکان زۆری بەفربارینی تیا داباریوە و لە پارێزگاکانیشا لە هەندێک پارێزگاشا بەفربارینمان هەبووە و کۆی گشتی بارانبارینی ئەمساڵ بۆ پارێزگای سلێمانی تا ئەم بەروارە 320.2 ملیمە 320.2 ملیمە بەراورد بە ساڵی ڕابردوو ساڵی پارتا ئەم بەروارە 587.1 ملیمە، بەڵام بەراورد بە پێرار ساڵ تا ئەم بەروارە 175 ملیمە. بەڵام یەک نقطە هەیە ئەوەیە کە ساڵی پار حاڵەتێکی ناتەبیعی بوو بە نیسبەت نەک وەرزی بارانبارینی پارێزگای سلێمانی و تەنانەت بە نیسبەت هەموو هەرێمی کوردستانەوە بە ناوچە گەرمیانەکانی شەوانێک کە جاری وا هەبووە بڕی بارانبارین تایە زۆر کەم بووە. تەنانەت بە نیسبەت پارێزگاکانی باشووری عێراقیش و بە نیسبەت پارێزگاکانی وڵاتی بڵێن ئێران و بە نیسبەت شام و تورکیامانە حاڵەتێکی جابووی. ئێمە چۆن ئەویش کە دەرەنجامی بەشێکە لەو گۆڕانکاریانەی کە بەسەر کەشوهەوای جیهان و بەسەر کەشوهەوای گۆی زەویە هاتووە. زۆر باشە. کاتە ئەم ساڵ هیچ مەترسیەک لەسەر وشکە ساڵی هەیە بۆ ڕێژەیە کە تا ئێستا باریوە؟ نەخێر، وەکو عەرزیشم کردین ئێمە تا ئێستا 320.2 ملیم باری و بەراورد بە پێرار ساڵیش بارانبارینێکی باشمان هەبووەمان لەبیر نەچێتەوە 800 بە کۆی گشتی هەموو وەرزەکە 836.6 ملیم باریوە کە ئێمە تێگەڕایی بارانبارین لە پارێزگای سلێمانیا 680 بۆ 700 ملیمە کە ئەو بڕی تێپەڕان ئیتر مەترسی وشکە ساڵی چیمان پێڵێ ئەگەری هەیە لەو ڕێژەیەش ئەم ساڵ تێپەڕین؟ وەڵاهی پێشبینەکان ئێمە چەند جاری کەش باس کراوە. پێشبینەکان خۆی پێشبینی شتێکی سابت نییە، مطلق نییە بڵێ مەسەلەن ئەوە بێ گۆڕانکاری لە ڕۆژێکە جاری وا هەیە زۆرێک لەو سنتەرە جیهانیانی کە پێشبینی ئەکات کە وڵاتی پێشکەوتی وەکو ئەمریکا، وەکو ئەوروپا، وەکو کۆریا، وەکو یابان، ئەڵمان، ئەمانە کە سنتەراتی پێشبینیکردنیان هەیە لە ڕۆژێکە چەند جارێک ئەبدەیتی خەڕایتە تەقسەکانیان ئەکەنەوە لەبەرەوەی کە گۆڕانکاریەکان دقە بە دقە و سات بە سات نییە گۆڕانکاری بەسەرایەت. لەبەرەوە پێرە و پێشبینانی کە ئێستا بکرێت بوترێت مەسەلەن ئەم ساڵ چۆن ئەبێت یان هاوین چۆن ئەبێت، ئەمانە یعنی تا ڕادێک ڕاست نییە بەڕاستی. بۆ نمونە ساڵی پار بەپێی ئەو بڕەبارانی کە لە مرکزی سلێمانیا باری 1370.2 ملیم باری کە ئێمە بەپێی و داتانی کە لە لامانە لە 941 زۆرترین باران وەرزی پار بۆ باریوە بەپێی ئەو پێشبینیانەی کە زۆرێک لە خەڵک لە شوێنەکانەوە کە متابعیان ئەکردیان وابوو لە مانگی 7 و 8 ئەگەری باران و تەرزەبارین هەیە، بەڵام واژنە بینیمان پلەی گەرمیش بەرزترین پلە 44 پلە تۆمار کراوە. ئەمانە ئەمە بەشێکە لەو گۆڕانکاریانی کە بەسەر کەشوهەوادا دێت.
زۆر باشە باز لەوە بکەین کە ئەمساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کە ئەتوانین بڵێن لە یەک جارە بەفرێکی زۆر لە ناو شارە ئەباری بەڵام ئەمساڵ بە پچڕ بە شێوازێکی زۆر کەم ئایا بۆ نمونە بەفرچی بە پێی پێشبینیەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا کە هێشتا ئێمە هەر لە ناو چلاین و بەفرێکی باشیش لە ناو شاخاوەکان باریوە ئەگەری هەیە کە لە ناو شار و لە پێدەشتەکانە بۆونە بەفرجارێکی دیکە ببارێتەوە بەتاکید ئەگەری هەیە ئێمە ئێستا لە تقریبا ساڵی پار ڕۆژی حەڤەیەک بەفرێکی زۆر باری بەڵێ بەڵام هەموو ئەو دابارینانی کە دا ئەبارێت کە لە بەرگەهەوەدا ئەبارێ بۆ سەر زەوی بە شێوەی ئاو وەکو باران وەکو بەفر وەکو تەرزە ئەمانە پەیوەستە بە جۆری ئەو بارستە هەوای کە ڕوو لەو ناوچەیە ئەکات و پەیوەستە بە پلەی گەرمی ئەو بەرگەهەوایی کە دابارینەکەی تیا ڕوئایە و زۆربەی زۆری ئەو دابارینانە کە دەست پێ ئەکات لە بارانبارینشەوە بە پلەی بەستنا ئەڕوات پاشان کە بەرەو خوارەوە یەد لە بەرگەهەوا بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەتوێتەوانێت جاری وایە بە شێوەی باران ئەبارێت جاری وا هەیە مەسەلەن بەفرە پلەی گەرمی بەرز ئەبێتەوانێت ئەبێ بە ئەوەی کە پێی ئەوترێ بارانی بەستوو ئەمانە ینی پەیوەندی بە دابارینی بەفرەکان پەیوەندی بە پلەی گەرمی بەرگەهەواوە هەیە بۆ نمونە دابارینی بەفر پێویستە ئەو بارستە هەوای کە ڕوو لە ناوچەکە ئەکات بارستە هەوایەکی یەکەم کە بەهۆی بارستە هەوایەکی گەرم و شێدار و لە هەمان کاتیشدا لەگەڵ یا بارستە هەوایەکی ساردی کە پلەی گەرمیەکەی زۆر نزم بێ اینجا ئەبێتە هۆی دابارین و پێویستە لە چینەکانی سەرەوەی بەرگە هەواشە لە چینی بۆ نمونە 500 هێکتۆپاسکالە پلەی گەرمی زۆر دابەزێت تقریبا بۆ نزیکەی ناقص 25 پلە پاشان لە بەرگە هەوای کە پستانتیا ئەبێ بە 150 هێکتۆپاسکال لەوەشە هەر پلەی گەرمی هەربێ دابەزێت بۆ ناقسەن حەوت اینجا ئەگەری لابارینی بەفر هەیە لەو شوێنانە ئێمەش کە زۆر جار ملاحەزە ئەکەین بەفربارینەکان ناوچە شاخەوەکانە ناوچە شاخەوەکان لەبەر ئەوەی کە تایە لەو ناوچانە پلەی گەرمی نزمترە بەراورد بە ناو شارەکانە کە ئێستا ئەبینی ناو شارەکان پلەی گەرمای بەهۆی ئەو گۆڕانکاریان بەهۆی زۆربوونی ڕێژەی دۆمۆکسیدی کاربوون و ئەو گەرمبوون و احتیباسی کە هەیە لە ناو شارەکانە لە ناوچە شاخەوەکانە نیە بۆیە ئەمساڵ زۆرترین ڕێژەی بەفر و باران لە چ ناوچەیەکی پارێزگای سلێمانیە پارێزگای سلێمانی وڵی تقریبا هەر منطقە ناوچە شاخاوەکانی گرتوتەوە بە تایبەت شارۆچکەی پێنجوین منطقەی بڵێن ماوەد منطقەی شارباژێر هەروە بێتەوانێ هەورامان تەوێڵ و بیارە و ئەمانە بە تاکید ئەمانە بەفری زۆر لێباریوە بەڵام زۆری بڕی بەفربارینی ئەم ساڵمان لە ناوچە شاخاوەکانی پارێزگای هەولێر و دوهۆکا بوو بۆ نمونە دوێنێ بەهۆی ئەو شەپۆلی بەفربارینوانێ زۆرێک لە خوێندنگاکانی ئەو ناوچانە دەوامیان داخز لە بەرەوەی کەوا ئاسێکی زۆر بەفرباری و لە ناوچەکانی حاجی ئۆمەران ناوچەکانی باڵەکایەتی مێرگەسوور ڕەواندز اینجا بناری قەندیل دوای ئەو لە ناوچەکانی پارێزگای دوهۆکە لە ناوچی کانی ماسی بامەڕنی ئامێدی ئەمانە بەفرێکی زۆر و کە ئاستەنجێکی زۆری بۆ خەڵک دروست کرد کاگەسوان دێ پێشبینی قەدیمیش هەیە کە پیاوە بەتەمەنەکان دەیکەن بۆ نمونە لە هەڵەبجە کاتێک کە ئەگەر هەوڕەشەکە بە ئاسمانی عبابینەوە بێت بەرامبەر هەڵەبجەوە بێت ڕوو بە شاخەکانی بۆ نمونە هەورامان بێت مەترسیان نییە لەسەری بەڵام کاتێکە لە ئێرانەوە دێت دەڵێەوە بارانی پێ یا بەفری پێ لێرش بە هەمان شێوە زۆر جار ئەمەی کە لە گڵەزەردەوە دێت زۆر مەترسی لەسەر یا بارین نیە بەڵام ئەمەی کە لە گۆیژۆ ئەمانەوە دێت دەڵێیتی ئەوە بەفری پێ یا بارانی پێ جیاوازی ئەم جۆرە جوڵە هەوایە یا ئەمەمانەی کە دێن چییە؟ بەڵێ خۆی ئێمە هەموو ئەو ناجیگیربوونانی کە لە کەش و هەوا دروستە بێت بە تایبەتی لە وەرزی زستانە دەرەنجامی ئەو نزمە پاڵەپەسوانەیە کە ڕوو ئەکاتە ئێرە نزمە پاڵەپەسۆکانیش ئێمە توانین بەوە تعریفیکەین نزمە پاڵەپەسۆ یەکێکە لە کاریگەریە داینەمیکیە چالاکەکانی باری کەشوهەوا کە لێپرسراوی یەکەمی هەموو گۆڕانکاریەکانی کەشوهەوایە ئەو نزمە پاڵەپەسوانی کە کاریگەریشی هەیە لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی و ناوچەکە بڵێن بە وڵاتی شامیش و بە بەشێکی زۆری تورکیا و عێراقی شەوانێ لە سستانە ئێمە کاریگەری نزمە پاڵەپەسۆی دەریای سپیناوە ڕاستمان لەسەر دەریای سپیناوە ڕاست ئەبێتە شوێنێک
بۆ دروستبوونی ئەو بەرەیەکی کەشوهەوایی لەیانە دوبارەی جەبهەیەکی هەوایی دروستە بێت لەو ناوچە ئەویش بەهۆی هاتنی ئەو بارستە هەوانی کە لە ناوچەکانی ئەوروپاوانەیە کە بارستە هەوایکی ساردە لە بەرەوەی جەمسەریەمە چووکە تا بەرەو هێڵەکانی سەرەوە بڕن هێڵەکانی پانی بەرەو سەرەوە بڕن پلەکانی گەرما دائەبەزێت خاستن لەم وەرزی زستانە بە هاتنی ئەم بارستە هەوا ساردانە بۆ ناوچەی دەریای سپیناوە ڕاستبوو لە هەمان کاتیشە ناوچەکانی باکووری ئەفریقیا و بیابانی گەورە لەوەی شوانێ بارستە هەوایکی گەرم ئەبێتە هۆی دروستبوونی بەرەیەکی هەوایی و لە دەرەنجامیەوە نزمە پاڵەپەستوێک دروست دەبێت ئەم نزمە پاڵەپەستوێش لە ڕۆژئاوا و بەرەو ڕۆژهەڵاتیە بەرەو کەنارەکانی وڵاتی شام و لوبنان و سووریا و باشووری تورکیا و تەنانەت وڵاتی قۆبڕوس و ئەمانە ئەگرێتەوە پاشانیێتە سەر هەرێمی کوردستان ئەبێتە هۆی ئەو دابارینانە بەڵام هەندێک جار دەرەنجامی ئەو بەرزەپەستانی سیبریمان لەسەر ئێمە لە وەرزی زستانە کە زیاتر کاریگەری هەیە بەڵام لە وەرزی هاوینە ئەم بەرزەپەستانە کاریگەری لاواز دەبێت ئەکشێتەوانەیە بەرەو سەروانێ بەڵام لەم وەرزانە دائەبەزێتە خوارەوانێ ئێستا بۆ نمونە ئێستا حالێن ئێمە تقریبەن کاریگەری ئەو بەرزەپەستانەمان لەسەرە لە ڕۆژی ئەمڕۆ چکە ئێستا حالێن کەشوهەوا تا ڕادێک جێگیرە ئەیش بەهۆی جێگیربوونی ئەو بەرزەپەستانی کە لە ناوچەکانی تورکیا و باکووری هەرێمی کوردستانە جێگیر بوو ئەمانە زیاتر چووکە لە بەرەوەی کە لە ناوچەیەکی وشک و ساردەوەینەکان لە بەرەو سێرەکەی کەشوهەواتیایە سار دەبێت دەرەجەی پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە دابەزین ئەکات ئەمانە ئەتوانرێت بەو شێوە سیبریە زیاتر بۆ نمونە باران و بەفریپی ئەمەی دەریای سپی دەریای سپی ناوەڕاست نزمە پاڵە پەستوێیەکە بەڵێکە ئەمانە کە یەت زیاتر ئەوەی سیبریەکە وشکە لە ناوچەیەکی وشکەوەیەت خۆی ئەبێ ئەو بارستە هەوایی کە ئەبێتە هۆی دابارین ئەبێ مەسەلەن دابارین یان بەفربارین پێویستە بارستە هەوایەکی سارد و شێدار بێت بەڵام ئەگەر هەر بارستە هەوایەکی سارد و وشک بێ ئەوە نزمبوونەوەی پلەکانی گەرما بەخۆیەوە ئەبینێت مەسەلەن یان خێرایی با چالاک ئەبێت مەسەلەن ئێستا بۆ نمونە ئەم ڕسم ملاحەزەکەی لەگەڵ ئەوەشە باشمان چالاکە ئەیش بەهۆی هەر کاریگەری ئەو بەرزەپەستانەیە کە لە ناوچەکانی باکووری هەرێمی کوردستانە جێگیر بووە کە خێرایی با 10 بۆ 20 کیلۆمەتر بە ئاراستەی 10 بۆ 20 کیلۆمەتر لە سەعاتێکە و بە ئاراستەی باکووری ڕۆژهەڵاتە. زۆر باشە پێوەری بارینی بەفرمان هەیە لە هەرێمی کوردستان چەندەوە هەروەها ئەو بەفری کە ئەبارێ کاریگەری هەیە بەسەرەوەی کە زۆر جار بۆ نمونەگەر ڕێژەی بارانبارین کەم بێ بەڵام ڕێژەی بەفربارین زۆر بێت کاریگەری هەیە بەسەر ئەوەی کە ئاوی ژێرزەوی زیاتر بێ بەهۆی بەفرەکەەوە بەڵێ ئێمە لە بەڕێوەبەراتی کەژناسی و بوومە لە زەزانی سلێمانی بڵێن بۆ نمونە ئەو بارانی کە هەیە ئێمە ڕۆژانە 2 جار ئەیپێوین لە سەعات 9 بەیانی ئەمە وەکو سیستەمێکی عالەمی WMO چکە ئێمە ئەو ویزگەی کە هەمان ئەمە ویزگەیەکی باوەڕ پێکراوی لەلایەن ڕێکخراوی کەژناسی جیهانەوە ڕقەمی هەیە و زۆنی تایبەتی بۆ نمونە ئێستا ویزگەی کەژناسی سلێمانی ژماری ویزگەکە 623 چەمچەماڵمان 622 لە زۆنی چل ئەمانە کە دوتێ 623 ئەزاندرێت دیتر تۆ لە ئەڵمانیابی لە هەر وڵاتێکی کەبیت کە وتە 623 ویزگەی سلێمانی ئەمە معتەرەفە لە دەولێن اینجا ئەمە لە سیستەمی کارکردنەکەی کە ئەوانەی کە ئەو ڕاستدانی کە ڕۆژانە کە 24 سەعات دەوام ئەکەن کە کولی سەعات جارێک راپۆرتێک ئامادە ئەکەن سەعات 9 بەیانی باران ئەپێورێت و لەگەڵ 9 شەو ئەمە هەردووچی کۆ ئەکرێتەوانێ کە بۆ ڕۆژی دواتر بریتێ لە بارانی 24 سەعاتی ڕابردوو و بەفریش ئەوەی کە قیاس ئەکرێت ئەپێورێت کە هەر بە سانتیمەتر ئەپێورێت و لای خۆشمان ئێمە تۆماری ئەەکەین بەفرەکان کە ئەوانەی کە لە کاتێکە ئەگەر ناو ویزگەکەمان بگرێت بەڵام ئێستا لەم کاتانە مەسەلەن دوێنێ و پێرێمانە شاخەکانی گۆژە ئەزمەر پیرەمەگرون تەنانەت بەری ئەو بەرەوە گڵە زەردەکەمانە ئەبارێت ئەمە لە دەرەوەی ویزگەکەمان ئێمە ناتوانین بیپێوین بەڵام ئێمە لە چ کاتێکە ئەپێوین ئەو کاتی کە لە ناو ویزگەکە بارێ و ڕێژەکەشی هەر حەزەکەم بۆ معلوماتی جەنابتان ڕێژەی باران بە بەفر 1 لەسەر دەیە واتە 10 سانتیم بەفر ببارێ مقابلی 1 سانتیم بارانە واتە 1 سانتیم بەفر 1 ملیم بارانە. زۆر باشە باست لە بوومەلەرزە کرد و یەکێک لە هەواڵەکانی ئەمە ئەوەیە کە دوێنێ لە باکووری کوردستان ئایا بۆ منە پێشبینی ئەوەی کە ساڵانی ڕابردوو کۆمەڵێ بوومەلەرزە لە شاری سلێمانی ڕوویانەدا ئەم ساڵ هیچ ڕێژەیە تۆمار کراوە؟ بەڵێ ئێمە ئەوەی کە هەمانە تەبەن ئێمە بە خۆشحاڵی شەوانێ داتا سنتەری بوومەلەرزەی هەرێمی کوردستان کە لە سلێمانیە کە ئەویش خۆی لە 11 ویزگە ئەبینێتەوانێت کە ئەم ویزگانەش ویزگەیەکی
ویزگەیەکیان لە زاخۆیە ویزگەیەک لە هەولێرە و 5 ویزگەش بە شاخی کوڕەدایەوە بە شێوەی تۆڕێکی بوومەلەرزەیەوانێ و ویزگەیەکی کەشمان لە قەڵاتزێ هەیە و ویزگەیەکی تریشمان لە دەربەندی خان هەیە و ویزگەیەکیش بە ئەزمەڕەوە ویزگەیەکیش لە باشماغ لە پێنجن و ئێستا ترەگەرخوا یارمەتیمان بای شەڵا ئێمە لە بەتەماین لە کەلاریش لەم ماوەیە ئەگەرین بێت ویزگەیەکی تریش دابنین لەبەرەوەکەوە ئێستا منتیقی گەرمیان و کەلار و خانەقین و کفری و ئەمانە ئەکەونە منتیقەیەکی چالاکی بوومەلەرزەکە لە کاتی ئێسادا ئەو ناوچەیە نزیکە لە هێڵی بوومەلەرزەی نێوان پلێتی عەرەبی و پلێتی فارسی لەبەرەوە ڕۆژانە ئێمە ئەوانەی کە تۆمارەکرێت لە داتا سنتەری بوومەلەرزەی سلێمانی تۆمار ئەکرێت ئەمانە بەڵام خۆشبەختانە بڕەکانیان کەمە پلەکانیان بۆ نمونە ئێمە هەروەکو ئامارێکی ساڵی پێشووتر داتا سنتەری بوومەلەرزەی هەرێم 1550 بوومەلەرزە تۆمار کراوە لە سنووری هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش لەمانە تقریبا 670 بوومەلەرزە لە منتیقی هەرێمی کوردستان و لەو ناوچانی کە عەرزم کردن ئەو شوێنانی کە شوێنی چالاکی بوومەلەرزێ بەڵام خۆشبەختانە چەند دانەیەکیان لە نێوان 4 بۆ 4.5 پلە بووە ئیتر لە سەر و ئەوە تۆمار نەکراوە. پێشبینی چەند ڕۆژی داهاتوو چی هەیە لێرەوە بە بینەرانی بڵێ کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئایا کەش و هەوا ساماڵ و خۆر دەبێ یا بەفر و باران بەردەوامیانە بێ؟ بەڵێ لە کاتەکانی ئەمڕۆوانەیە ئێمە تەبەن هەموو کاتێک ئەوەمان وتووە ئەو پێشبینیانی کە ئێمە لە بەڕێبەراتی کەژناسی بوومەلەرزەزانی سلێمانی بڵاو ئەکرێتەوە ئەو پێشبینیانەیە کە لە بەڕێبەراتی گشتی کەژناسی هەرێمە بڵاو ئەکرێتەوەوانێ بۆ ماوەی 48 ساعتی ڕابردوو بڵێن داهاتوو ببوورە پێشبینەکان ئێستا لە کاتی ئێستادا بەهۆی جێگیربوونی بەرزەپەستانێک لە ناوچەکانی باکووری هەرێمی کوردستان و ناوچەکانی تورکیاوانەیە کەش و هەوا تا ڕادەیەک جێگیرە و ئاسمان لە نێوان ساماڵ بۆ نیمچە هەور ئەبێت و پلەکانی گەرما بەرزترین پلەی پێشبینی کرا و 6 پلە ئەبێت نزمترین پلەی تۆمارکراوی ئەمڕۆ 3 پلە بۆ ڕادێشێ لە سا 60 و خێرایی بادە بۆ 20 کیلۆمەتر لە سەعاتێکە بە ئاراستی باکوور بۆ باکووری ڕۆژهەڵات و ئاستی بینین بۆ 10 کیلۆمەتر دەبێت و کەش و هەوا بە جێگیری ئەمێنێتەوانێ و لە کاتەکانی سبەی نێوانێ خێرایی با ئەگەری هەیە کە چالاکی لاواز بێت. زۆر سپاس بۆ بەڕێز ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەژناسی سلێمانی سپاس بۆ بەڕێستان کە میوانی تەوری دوایین بەرنامەکەمان. سپاس بۆ بەڕێستان.